وەرە خوددا ئێستا ئەمن چی دەگەڵ بلێم چی باشە تا بری ڕەس و تو لە کوێی سەماواری ئاخر سەوت داوەتێ فەرموو چڕە دووکەڵی لەسەر هەڵبەستی ئێستا ئەگەر نانبڕاوی دەکەی موچەی دێ دەبڕی 100 کەس دەلێ کاکە خەراپە گوناحت دەگاتێ باشە معنای هەیە توی وای بەجێ بێڵی جەهەنەمەکەشی لە سوتا بێت چاکە عقلی بڕووکەکی کەس مەکە دەستکاری مەکە ئۆچ دەکەی باشە ڕست تو لەکوێ لەکوێم چووم ئەوەی بشۆ لەکوێ قۆریا ئەدی قۆری نارە بشۆرێ ئەدی پاک و خاوێنی لە ئیمانەوە نییە ڕاست و بەڵێ دادێک تەماشام بکە وەلە بووی وای چۆنم ئەوە سیحەی دەری دەچێت سەر شا قاتە مرات خانێت لەبەرکردەوە ڕیزە قۆ بچە چیەوە بە ئیمانت چۆنە قۆزم یانەنا وەڵا قۆزی بەسە تو تخواێت ئێستا ئەمن وەستامیانە تو دەی ئەوڕۆ ئەمن وەستا لەبەرچی لەبەر ئەوەی وەستاتی بزانم ئەتو ئەو هەموو فەلسەفەی بەسەر من دالێ دەدەی ئەمن وەستام و ئاوا دەبێ ئەوڕۆ پێشاندەم کە وەستاتی هیچ نییە چۆن هیچ نییە چۆن داوا قسەیە هێدی چۆن نییە باشی بۆ وەستاتی چی بەس پارەی وەردەگری قەیدینیان پارەی وەردەگری ئەبا هەر شوێنێک سەرپەرشتیارێکی تێدا نەبێ بە ئیمانت بەکەڵک دێ دەی باشە هەر شوێنێکی زەحمەت کێشێکی تێدا نەبێ بەکەڵسی دێ فعلا ئەما بەڵانی ما دەبێ ئێستا ئەتو ئاغا و ئەمن ئاغا چی دێتە بۆ بەڕێ مشکلەی جێ شتیوات نەبێنە ئەمە ئاگا خۆ بێ قسێ نییە ئێستا لە شتێکدا لێکتۆڕە دەبینە شتەکانی کەدا یەکچین قەیدینیە بەڵات ئێستا بەسەری من بۆ خۆت لەبار کردووە وەڵای لەباری بەس ئەوە چییە مەسەلە وەڵی چاو ڕێک سی بەچلە چل بەچلە 16 چەند داویان کەمەروشتیان چۆنە تخواکەی وڵای خۆشەوی قۆز و لەباری ئەمە دەزای چرا سوار بەبیر ماتەوە قەیدینیا ئەگەر خۆشت گۆڕیوە زانینە بەچی لەبەرچی بەرەو سەری ساڵدە ساڵمێ دەبێتەوە خەز لێت ناگرم گوێ لێە قەیدینیا خۆشەویستان خزمان حەزیزان خۆشحاڵین لە بەرنامەکی دوێ دێینە خزمەت و لە چاخانەی خۆشەویستان ئەو بەرنامە زۆر تایبەتە گوێ لێ جا میوانی زۆر تایبەتی شنان ڕاست و وەڵا میوانن هەنە گوێ لێ دەگەڵ قوزە قۆر تێدەخورێن هێندە شیرنن هێندە شیرنن هەر خۆشە گوێیانی ڕاست زۆر باشە دەزانین چینە جار وەڵی ئەمن زۆر سیقەت پێ ناکەم لەبەرچی چەلەکەی دیشتت میوانێن تەماشا بکردووە دەرسیمە دم سوور هاتووە نا بابا ئەوە نییە ڕەسو ئەوەی کە مەسەلەی سەلەکەی دی نەبەخوای سەرچاوی من واللهی دەڵێ چلەی زستانەیە خوا ئەوەیە میوانە تایبەتەکە کادراکە هەموو ڕۆژێ لێرەوە کەنجین میوانە وارە هاتووە چاچی وەخوا کاقات بەخێرێ کادراکە بەخێرێ سەرچاوی من حازرە چا بەڵێ کاکە لەسەر 3020 خۆنەوە نەخۆ ئێستا دەڕاوەستێتە ئەمولەکەتە بێ ئەوە هەونی کاکە میوانی دین دێ چێ دێ کوڕە میوانی زۆر عەزیز و خۆشەویست پێ دێم ڕەسو کاک حەمید دێ کام حەمید حەمید بێ کەس بەسەری من وەڵڵای گوێ لێ ئەمما چاوت لێ خۆ کە حەمید گۆرانی شتیوان نادێ ئێستا دەی یەکمیش پێم سەیر بەڵام وتی لە بەرخاتری وەتمان و ڕەسووی وەڵایی دەگەڵ پێم گوتی شەربێ ئەگە لە بەر دەستی وە مشکاوتی لە ناخۆ من ئەوە بەس هەر بەخۆشیەوە دێ واللهی باش بوو هاتم خوا ئاگای لێ قادراغی های لە قادراغی هەوای قەدیمی هاتووتە باوەڕی بەڵێ جا چاوت لێ بێ کامی بەتەنێ کاک مشیر تاقانەشی دەکات هەروای پێ دەکا ئەگەری هیوا دەکات دەلێ ماری کوبڕا هیوا دێتە دەری ماری ئیوا سەربازی دەگەڵا سەربازی خوارزایی زەربەچی لێ دەدا ئەگەر ئیوا دەڵێ خڕ عینی دەڵێ بیکەیسیە ئیوان شتی وانە ئەمما گوێری ئەو منتەزیرم هیندەی ئەوانە بن دەرەجە یەکن جا بڵێ بەرنامەکەش چی مەسێنن بە ئۆدەی خۆی گرتووە دەی سۆسەری چێ خەزمینە بەرنامەکە بەس سەری پێشانگای میران لە کفرە دۆڵی خوا سەنتەری گەنجە خەزمینە کەلوپەلی وا هەرزانی هەیە هەتا نەچی نازانی گوێ لێ پێشی گوتومە پێم گوتم ئەڕەسوو گوتومە ئەشیاکە هەرزانە گوتی ئەگە هەرزان نەبوو ئەمن ئامادەما منم لە بووی باریکترێ سەفین حاجیاوایی بەڵێ ئیویا ئای ڕەحمەت لە دەرەجەیەکە جا خزمینە هەموو کەلوپەلەکی نێو ماڵی هەیە بەرگە پشتی دۆشەک سەر کۆمبات گوێ لێ جا پێم ناژمێرترێ
والعاصمة كشنت يناروي هەڕۆبێ خزمینە دوجا بە هەر بە تەسویریش پێشانی و دەدەین ئەوە کامیدە کامی فەرمو تخوا كعمل جمع خيري سرسايب كان مشيلة كاكسف بيفرموا يا الله خير ماشي يسعتوا لابوها الندواي هاي دري سلع عديني قديم دانا ماشي مسلم وهند درقد خير سرعتك جاوي من شاخانه وناكر دوا قادر على بيت شلونه ئەرچابوو هاتم ئەوڕۆدا دەمگۆ دەچم ناسم ئاگە زانی بام ئەو هایە والله سەعاتێک پێش هەنجین دەهات چاو ڕەسو تەماشای چی پێ ئەبا خۆی زۆر هەڵپەڕی و دەشایاندا بەسەری من خوا دەیزانێگە ئەو کاک عەمیدە ئەگە ئیوا دەنجی بۆ هەڵدێنا هاتە لەرژێ و گەڕاوە دیتم مادۆم حەسادە ئەوەتە ئەمەمدا دێنە من دەمسەقان ئاوە هایدە بەرتم دەمسەقان گوێن شتی وا نەبوو گوێ یا ڕەبی بەخێر چاخانە و ناکردەوە بەڕاستی خۆشحاڵ یا ڕەبی بەخێرێ یا ڕەبی بەخێر گوێ لێ یارەکە عەمید ئەمە زۆر زۆر خۆ بە خۆشحاڵ دەزانین خزمێنە ئەوە کار حەمیدی خۆشەویستە دیارە بینەکە وازی لە کاری هونەری ئەوانە هێناوە ئەمە ئەوە جارجار مەسەرن ئەمە لە بەردڵیمە لە بەردڵی ڕەسووی وەتمانی کوتی دڵم نادڵ و بشکێنم دەنا وەنیا بەڵام ئەوە ئینشاءڵڵا هاتووە دەی ڕازێنیتەوە کاک حەمید زۆر بەخێر بێ ئینشاءڵڵا خوای گەورە دڵی کەس نەشکێنی ئومێد دەکەین سەری ساڵی تازەش بێتە ساڵی خێر و خۆشی بۆ هەموو لاژی یا ڕەبی خوا ئەوەی کە نەخۆشە خوای گەورە شیفای بۆ بنێری و ئەوەی شێشەشیە خوای گەورە بۆی عەلکا ئەوەی کە بە مرادی دڵی خۆی نەگەیشت بە مرادی دڵی خۆی بگا یا ڕەبی خوا ئەوەی کە منداڵت پێ نەداوە ئینشاءڵڵا لەو سەر ساڵەدا منداڵی پێ بدرێ بە ڕەحمەت بە ئومێدی ئەوەی خوای گەورە تەمەنێکی درێژ و لە شێک ساڵ کوردستانێکی ئاوادان و خۆش پارەش وەک کەرەگەڵی دەبێتەوە هەلە خەمی کوردستاندایە داخۆی هونەرمەند هەروە هەرێ ڕەسوو هەر بالموناسەبە ئەو هەموو باشە دەرێم بۆ خۆت بە شتی دادەی ئەمەن شەربی زای وەک مەلان هەموو مەزای هەموو کوتن ئامین ئەدەدا یەکشت هەیە بەسەری ئەوەتمانی زۆر سەلان ویستیۆم بەزڵان فڵتەکی بدەم دواوە خۆم لێنا وڵای ڕاست دەکەم بەڵای لێ ڕادێنە ئەوە نەبووی دەڕێ هەر شتی خۆت نەبوو یا ڕەبی بەخێر خزمی لە جارێکی دیکە بە بۆنەی ساڵی تازەوە و نوێبوونەوەی ئەو ساڵی پیرۆزبایە و پێدەلێن خزمینە یا ڕەبی هەر هەموو ساغ و سەلامەت و تەندروست بن بە خۆشی و شادی بژین ڕووی پرسیاری دەکەینە جەنابەت پێچلۆنە ئەو چاخانە یا ڕەبی پیرۆستان بێ شوێنێکی خۆشە شەڵای خێر و بەرەکەتە ئەوە ماڵی هونەرمەندانە هەمان تەمانەوە جێگای هونەرمەندانە بۆ دەرگا لە سەر پشتە بۆ هەموو کەسێک ئەوەی کە بخۆ بە هونەر بزانە دەبێ بێتێرە زۆر بەخێر دیارە خزمینە کاک مشیریش لێرە نییە ماڵی چۆتە هەولێرێ پایتەختی کوردستان منە بڕۆ ئەمما ئەگە تەلەفۆنن لە بۆ کرد کاک سەربازی خۆشەویست و کاک حەمید پێ مابێ شەربێنیە هەر بە قەلەغارێکی لەبێ ڕاحەت یا ڕەبی بەخێری یا ڕەبی بەخێری هەر لە ڕانیە ڕا هەتا هەولێرێ بەخێرات دەکەین کاک سەربازی خۆشەویست ئەویش زەربی لێ دەدا بەڵێ زەربەشی لێ دەدا وەڵاهی بەڕاستی جێپەنجە دیارە دەنجشی خۆشە ڕەسوو بەڵێ هەروایە وانە کاک سەربازی خوارزای کاشی بێ چۆن دەبێت دەنجی خۆش کاک سەفیرەتی زۆر بەخێرێ دیارە خزمینە ئەوە کاک سەفیری خۆشەویستیشە ئەوە سەفین حاجیاوایی بڵێ لێ خاوەن بڵێ خاوەنی پێشانگای میلانە هەموو شتێکی هەیە یا ڕەبی هەموو شتی هەبێ بەس دەردوو بەڵا دەبی لێ دیارە بەرنامەکە بە سپۆنسەری هەر لە بۆ خۆی پێخۆش بوو خزمینە بەخۆتەی خۆی گرت وەنە بۆ ڕەسوو یا ڕەبی بەخێرن سەر حەت و کچاوی من کاکە پێشنیارەکەت نیە خۆت ئەچاولی حەفەساوە کاک حەمیدوان لێرەن کور هەر لێگەن زای کەیفەم هەیە ئێستا تەماشا قادراغاکە دەبێ ئەسپەکەی لە شوێ بەس بێتەوە بە فەخری عالم بە فەخری عالم ئەو بەرنامە بەبێ من کرابە حتا مابام چام لێرە دەزانم بڕێکی دڵناسکی جاکا حەمید
دەزانین چی ڕەس و خەڵک هێند لە مێژە گوێیان لە دەنجی کا عەمیدی نەبووە هێندە مشتاقن هێندان پێ خۆشە گوێیان لە دەنجی بێ ئەمن پێم خۆشە زۆر کاتی نەکوژین چ دەڵێیت گۆرانەیە دەڵێ یار تۆم یاری ئای ئافر کا عەمید ببیرتە گوێ لێ گوێ لێ جەسەد خەزمینە پێم خۆشە کاتەکەی زیاتر بە گۆرانیەکانی کا عەمیدی پڕکەینەوە Yari, 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 yari,
ربي بخ رسول تخداكي شت هذا وكل زانتيا هزار بيتي موسيقى بقربان هزار والله يكمل وياه يكمل أتوا يا بالبان ديما ما روجدي وسمادين عادي أنا في خوام تسعين أول سر شوبيا جافي زوز ده راس بيم ده من نعدم تعزف سر شوبيا قلت شو جايبه حق عادتي يا ربي بخير والله أنت يا ربي دستو صار ما يا ربي قد نعوض يا عمي الله يخوش حالك يا عمي براستي قربان ما مت يجولي خزمني احد امين ابو وازن لينا هنا يجولي زور يا حبا بس يكشن واسمع تماشى أول بالبان والله كل خوام مش تقدر زاني رحمة دايبة أنا ويقصاني بينا كده لي ولا شاع عفري تبي وابي أخوي والدي ده نازل كان بشيء الناس ثبت كعبي تعرف أمن قلبي المناسبة أبوجي جملة جناب البابزان بتد كاميرا تليفوني في دكتورتي حتى شريطة لو مثلا بيتي موسيقى دروات دي قلت أنا كاميرا بتدي ده باز ده بيشريط ألو تقول ناي دوا وأنا هو كي أول برادر السليماني باسي لكن تو مارجاش توي تو مارجاي خيان أها والله كمال عاد سعيد والله لأنه هو إسلامي يبغى كويتي إنساني باشا ضوي خوتن يا ربي إخوة سلام سلامتك يا إن شاء الله خاوني تو مارجايا تكاكا تما تلاوتي خلق باي دعوته وابو دابكونا كان والله تي حتى شريطة شي بتيب دروا بنجا شريطي تبونا ده خوشتري والله خوشتري ها والله تي والله هرب يوم دكري بخ خلشي بركمون تسبينا يو كاميرا دي دلك هكا جان باخذ بالي دم بوس بيني بوم حاصل والله دستو نتايبت دايبت على خزميني ساوي بوتيكا وريتيك هاي ما تسا قال لا تزوج ساك سفينة كان بشيء والله جاء صار ما كان بقربان رسول كان بشيء وقد زاني قديم لا قديمة واحد مثلا بالله والله هذه دمتي لسه تلفزيوني دي ما شاء الله من داري ايوه ابغى شو منين اللي بخواب تحتي يا ربي كان بشيء بخير خزمنا كان بشيء ديانا معطي له غيري اما زوجودي توصل دانيه هل خلشي تو قرنيه جليها لاقي لنا نبر بلي اذا خزمنا اماده شكا بشيء دلو كاس البازي زواب خزوري شرس لا امري جاي جديده انا قال لي خزمنا اوان مثلا اقل مثلا حفلاتك اشتجي باوان لا تصير مني قام شيء هذا كان صواسي والله يا رب والله براستي في قلوب هذه كان شيء لا غير شو اللي بزري دخوار الزربة دخوار الزربة زور باشا عاد ليش تايبت ماني لا والله ده بلدنا القرآن يستعمل جناعته أنا بسري جواب جناعته يستعمل والله شو دون الشيء دعوتي كاكا للصلاة وحلويس إبراهيم خلش رانيا اللي نبغى رئيس وصلاة واللي بو هالكان عليه والله شاوان يعني إلا مرة خونن هذه إيه هنا عليه والله كان عميد وكو أبولان يعني قديم مثلا وهذيك زناب مثلا زناب البيوت هل هذي من المن يخوش بيستكان حسب زمان جاب زول لقى تقريبا ما ويجي زول لقى كاك بتاعي وين هل يروى رئيس الصومال يقول كاك بتاع سو زغاري إنساني تاكا قراني بيجي عليه خصمينا سواري فتاعيش بيتونا سؤالي بتاعيش قراني بيجي ساشي دلي والله بيش جاء من والد شنو خوش دبي سافر الشريف يا زول لقى ويدا الله صافش خوش هاي قام مشي أول قرزدان بيدبي إن شاء الله برنامج بيه والله يتزال بالتلفون يبقى كان والله إذا أما نقص مداي تلفزيونك أي قوة ولا مرات قل لي على البيت أول قعدك ما دير البيت خولا قعدك ما دير البيت جو مسلفون مسلفون دبي على قلبي ساعات أو شو نعوي كان أربعة سيوبر قادر على يوم زمان ما بخاتي تاچ هو من بوتك أو بحطك سوا يسا يشي لو كاك سفينة كاك سفينة بتسواني سفين باز القاعد شو تاعي خوش خوشة جويلي هو رسولي جني لبوي ما دنا مو مكز نازني ما يجيني شاخاني ما حل بو خد عيبتي جات وقت ما شيء ديكورة كي كيني أهل قون يتير قصدي واي أنا فيني موان رازان وتوا كان جاء باس اللي بتكون يعني بيجا قديمة كان هكا مرحمد كان رسول يعني ما
کاکسەیدانی سەردەشت سەید عەلی سەردەشتی جەنابەت لەگەڵ ئەوانش مەسەلەن بەڵێ لەگەڵ هەمووان دانیشتوشتت هەبووە دوێتە ڕەسوول بەڵێ بێت ئەوە دوو خۆڵیە پێی دەڵێن دیوێ ئەوە چیەوە وەڵامی نازانم بە قورئان ئەماوەت بە خوڵای بێ ئەمن تازە بزانم دیوێ دەنار دوو خۆڵیە وەنت خوا وەڵی من جاران دەشیان بوو بە دوولای بەس ئەوە لەگەڵمان هەبوو بەڵێ لێرە لە مەسەلە ئەوەی وێدە و شەکری وێدە وتانێ زانی دەبەر دەبەر سوکەنی ناخوا دوانی پێ دەخۆیان هەنانەکە خۆی دە وەڵی بیلەوە تەڵای ئەمە داین ماسی بۆ تێدەکردین پڕیەوەی دەکو بە پێخۆری بخۆنەوەش دەبە دوانم مێدە دینار بینی هەموو لێکی وەستا چاکرد بۆ تێکەم باشە کامی دانیشتن خۆش بوو لەگەڵوان من لا دیوی ڕۆژهەڵات بەڵێ لەسەر دەشتێ بوو بوونیە ئەمن لە یادی بە خێرەزا ڕەحمەتێن لەگەڵ کات ڕەحمانی بوو ڕەحمان دڵدار ئەو عەمری خوای کرد کار حەمید بەڵێ قسەشم پێ بڕی بڕەکەم بۆ باسی داوەتی قەدیم کە داوەتی قەدیم چۆن بوو مەسەلەن قوربان داوەتی قەدیم هەتا بڵێ خۆش چۆن مەسەلەن خۆشی دوو ڕۆژ سێ ڕۆژ دەما بۆ داوەتی بۆ بخێنان بۆ ڕۆژی بووچێ لە خەڵکیان لە گۆرانی بێژان دەجێڕایە بەخوای دەنا ئەوجا لە خەڵکی لە خزمانیشان دەجێڕایە ئیوا هەبوو لە بیریان دەچوو هەر بۆ خۆی دەهات والله ئەوەکە خۆش شاعی قەدیم خۆش بوو شاعی قەدیم ئەوە نەبوو گلەیش نەبوو نەڕەسوول بە کاڵام لی نەیگێڕامۆنا نەوەڵڵ جوێن دەبێ بە هەزاران کەسم دیوە ئەوەی دیمە کابرا بڵێ چییە لێیان نەجێراوەتەوە هاتووە بۆ داوەتێ سەرچۆپیشی کردووە وەی زانیوە پەنجا کەختی لە بۆ چووە دەدەیوە باشە کاکە ئێستا کابرا لێ دەجێڕەوە دەبێت سێ جارانی پێ بڵێ ئەو جار دێ کاتی لە بۆ دەوێت کاشی پاشیشی بۆ بگری ئەمن بایەشت پێ بڵێ باش نە مامۆسمان بەڵێ وە بیرت دێکە عاشق وڵایان گواستەوە چیان بۆ عاشق وڵێ نەکرد وەڵڵاهی ئەگێ بۆی فاتم بە یەک ڕۆژی بوو وە نەبوو. بەس عاشق وڵێ تایبەت وەڵا جاوی وا ئەمەکە عەمیدیش لەوێ بوو ئەیدی توی عاشق وڵێ زۆر خۆش بوو ئێستا لەبەرەو تیپەی کەمتر بووە لەبەرەوەی دەنا کاتی خۆی لێرە بڵێن لە عوزی بیتوێن و پشدەر هەر داوەتێکی هەبە ئەمنی لێ هەموو کەسێک نەی دەتوانێت بە تەق و ناوی گورانی بڵێن وابیان نا هەموو ئەوە کەسێک چەند سەعات مەسەلەن ئەوە مەسەلەن بەردەوام دەبوو قوربان جاری وایە سێ شەو سێ ڕۆژە لە داوەتێ بوون جا بەندی قەدیمیش ئێستا هونەرمەندەکان زۆربان بەندی قەدیم دەکەینەوە خۆگەندی بەندی ئێستا هەر بۆ دویان دەکەن جا بۆ ناختا وەڵا بەندێزی بن وەڵا گەندن ئەوە کەی بەندن بەندی قەدیم چۆنەکە دیواری دادنەی تێگەیشتی ڕێکبار بە ڕێکباریان دەبوو سەوە دەکان ئەمین دەیدێ هەر هەواش قەدیمی دێتەوە دەبوو کامی ئەوە حەیف دەبێت بینی بێ خۆتەی جناب هیچ گۆرانی تایبەتی خۆتە بوو کارە بەڵە هەم من ئەو گۆرانی گۆرانی کراز ڕشتی من کراز ڕەش کاتی ژنم لێنا بکەن جاوە دەبێت لە بۆ ئەو گۆرانەی دێکەیە و بەردێکەیە و بەرپاتە گەڵیانێوانە هەمووی خۆم هەر بەسەری منی فاتمیە بۆ نارێت فاتمە گەرمیانی فەرموو هەر لە بەخاتری ئەرێ وەڵڵا لەبەر خاتری و برادەرێ ئەرێ برادەری خۆ وڵی پێ خۆشە ڕاڕەش و دەڵێ گورانی کراز ڕەشتی من وا کراز ڕەش کوڕە ناوبانجی هەبوو دەلێ توێ تا هەشتا من لە هەشتا یەک ئەو گۆرانی دەلی توێ تا هەشتا هەشتا کراز ڕەش لە ئەوە نییە هەر لە تاکەمی لەو گۆرانی چووە ئەو گۆرانی کرازڕێ بیلاتی من ئەگە ئەوانەی خزۆر گوتویانێتەوە یعنی ناوی توانێ ناوتیانی فڵاتە هیچ کەسە هەر کەسە بۆ خۆی توتی خۆ هەر بۆ خۆی وەڵاهی بەداخەوە وەڵاهی ئێستا من بڵێ مامۆتمان ڕچم کە شتێک لە ئارادایە ئەو کاتی کە ئەو گۆرانی کرازڕەشە ئەمن ماڵم لە چاخڕمێ بوو هەر لەوێش بوو لە خەڵکی چاخڕم یاڕەبی تەمەندێ قوربانتم ئەو گۆرانیا لە ماڵێکی وتمان ئەو کاتی خەڵک لە هەر جێگاچی باگاز دەهات هەتا بڵێن مەسەلە ئەوە نەبوو عیب و شتیوە ئێستا کابرا لێشی دەژێڕەوە نایە بەڵێ دەرو جیران مەسەلە کچیان نەبوو ئاپرە دەهات دەرو جیران نەبوو دەهاتن ئەو گۆرانی کراز ڕەشەی یەکەم کەس ئەمن کوتب لە هەشتا یەک کوتوبە ئەو جا کەم کەسیش هەبوو کەم ئاپرەت هەبوو کراسی ڕەش کە ئەو گۆرانی بڵاو بووە
هەموو ئەفرە کراسی ڕەشێتە بن والله شەر بێکا حەمید ڕاست دەکەی ئەزانی ئەو گۆرانیە هەر زۆر دیان دەمێشکمدا هەڵدەسوڕێ پێم خۆشە ئەگەر ئامادە بن وڵاهی مەسەلەن ڕەش وەڵا خۆشە منیان وڵاهی دا کاک محەممەد هەبوو لێرە تەجیلاتی هەبوو محەممەدی برای سەباعی هەقیارای بەڵێ بڵێ تەجیلاتی هەبوو لە مزگەوتی کەونە بەڵێ بڵێ ئێمانەی دا ئەو گۆرانیە بۆیشمان تەجیل یادی بەخێر ئەمن و جەبحەت بەڵێ بڵێ دەوەڵی شەر بێ ئەمن چاک بوو بە پیرێنە پێم خۆشە پێ بڵێ لە بۆ کەسەکی تایبەتی گۆتویان هەر کەزای گوت ناوەڵا زیدانی پێ کەزایی چی حتو ئەحاقەریکە بەڵێ تووشی چی نانا تووشی کێشە نابن دا لەسەر ئەو گۆرانەی کورە هەر خەریب بوو بەشم کوژن زعری ڕابی قاچی زعری ڕابی شێمایی کاتی تووشی بەبەری یەک ساعتی باسی کیسەخەنە و شتی وای کرد ئەگە کوتی قاڵبەکسا بوو دوو کیسەخەنە دوو کیسەخەنە هەری وەختا بوو ئەورم دەجەنجی قەدیم پێشیان دەدا بەس دەستێنم و بینا ئافەرین 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 چەلان سەلی چەلان چۆن بوو مەسەلەن دیاری خۆشەویستان ئەوە بوو مەسەلەن کیسەخەنە و شتی بۆ دەبر سابوونی حەڵابی قاڵبەسا قاڵبە سابوون جارنەوێتەوە بەسەری ئەمن نییە کوڕا من ئیشکۆڵە بوو ئەگە دەچوومە ئەوان گوێ لەوێ بوون ئەمی دووە جاجەری وا بەهری وەخت دەبوو من دەست و پیانیشکەوم ئەمە هەر کەیفم پێدا هەدەر بەچقەڵەیی کەیفم لەو بەزم و ڕەز خۆش بوو وەڵاهی خۆش بوو ئێستاش ئەگەم لێ ئاگاشم لێگا دەنگی بە تایبەتی زەڕ بوو ئەوانت بوو گەرم دادێ جارەس ئەمن هەمووشتمە بیدێتەوە هەر دەگەڵ جێم لە دەنجی کە ئەمیدی دەبێ مثلا گۆرانی قەدەمیانە دەدابا پێ بێم ئەو باسە کرد ئەو چی سابوون و قاڵب سابوون نازانێت چی سەخەنە
بەستەستێنمە بیراتەوە پلاسکۆی مەلامین هەبوون ئەسڵەکە گوێ لێ بەدەستەدا ئەنکردنەوە بۆ نەبوو شازی پلاسکۆ بوون ئەم ئامۆشتا هەموو دێنەوە بیرێ بەڕاستی جاو دەیگو کابرای سابوون و کیسەخەنەی بۆ خۆشەویستەکەی خۆی ناژووری جا دەیگو کیسەخەنە دوو سەلک سابوون بەدەستت گەیشتن یانە نا یعنیەوە ئاگادار بە من نردومە بەس مامەت باشە بەڵێ ئەتوش بۆ بەندان ئیپۆختی دەگەڵ حەمیدی دیوێتێک بڕۆ ئەتورە ئەمانی کۆڕە گوێم لێ بۆ پولە فاتێت کۆڕە قەیدیناش بە خودای دەناوە هەر شتێکی دەگەڵ بڕۆ مەستم دەبلێ مەست وەستای کاکە دوای شتێک دەرێم من دەبێ من تایبەت بێ من بەخوای ئەوە لەو سەری لێدا پێم کاکە پیاڵا بەڕۆ سەرێ دەبەر من ئەوەی باران باران ئایسۆن دوای باشە بۆ مەستم دەبلێ مەستم ئەوان دەکەڵی سعرای کردوانی باران بڕۆ کاکە بڕۆ ئەوە ناباران نەباران کاکە وەتمان دەبەر ئەو دینە دەبرم مەستم دەبلێ کوڕە ڕەسو ئەوم پێ وەرە داکە خۆی ناکەت وەرە پێت دەگوتێ پۆکنێشی دەگەڵ بڕۆ لێدە کاکە لێدە بەخسەوینیام والله نا مەستم دەبلێ مەستم بڕەوە بەخسێتونێ دەگەڵ کاک ئەمیدی پێکەوە دەڕۆن
دەینی خۆمان والله من الردوی دەکەوە داوا لەسەر ئەو شتەی خۆمان شتەکەت بۆ ژێڕن حادەتەن لە گوندان هەتا نوێژێنەکەن نانی ناخۆن دەڵێ کابرا برسی دەبێت نوێژانیش ناکە جا مەقسەدم لەسەرەوەیە تەشبیات بۆی نەکا گەشتێک نەزانێت دەستە ماڵە کابرای دەڵێ کاکەرێ برسی مێژدەڵەن جا یاخوا بەخێرەی میان سەرسەر سەرچە باسی نوێژەکان بکەین کابراش خۆ قەدی نوێژ نەکردووە خۆ دەگرخێنی ئاویدی هەموو دەستێژیان دەگرێن نەویش تەماشا دەکا کەس دیاری نازای منداڵێکی دەپەنا وڵات دەستان دەشوا لاقان ناشوە منداڵەکە دەڵێ خۆ لاقەت دەشت خاڵێکیان دەڵێ بەسەری تۆگە ئیشێک کەسبەت نەبێەوە تا ئیوە کەسبەت نییە داخۆ دەهێت چۆنە ئەگەر تو دەڕی زەمانە سەرت دەبنجوینە بڕێ هەموو خۆشی بۆ مۆنیتەوە بڕە بەسەری توکتم وتمان مۆدیکەوە دەبێت مەرێم کەسی دەنگم ڕەک خۆشە ئەمە ناتوانین لەگەڵ ئاوا مەسەلەن بەرز بڵم کان بەڕاستی ئێستا ڕسووکە چاتر ڕسوو چاترە دەنگی کاک حەمید ڕسوویەک عادەتەیە واللهی دەگەڵە من سووا دەبێت سارەیە کاکە مێشکت دەبە ئەرێوە نەبوو تخوا ئەستی ئەو زانی ئەو زانی مێشکت دەبە گوێلی هەر ئەگەر چاوی بە باڵەبان وشتی واکەوتەی وەتمان بە ئەمری خوا یەکشمە قەدەمم دەشێت ئەوە کاک حەمید لە تەلەڤیزیۆنی ئازادیەکان وەرە ببە پێشکەشکار بەهێز لەوێ نەما هونەرمەندیانێ ناڵامیش یەشی کوردستانی ڕۆژهەڵات بوو مقابلەم کردووەویش وشتم دادەی لێدەن کاکە 25 بەندم ئەدێرە داغەزم کردو خوا بەتە دای هەموم لاڵۆ بەس هاتە دەرشێ و گەڕاوە ئەمیشە دەڵمە وەستان پێم نەماوە نان بۆ نانەوە کاکە قەندا و هاتوکسان بوو والله خۆشە کارە 25 بەندم لێ خەزم کرد دەزایکی هەز ئیکە ئەمیدی ولا شعات في دولة نزار فرجات شلون بيتاقى واحد مشكلة أما والله عاد في ولا شعات في دولة كعب بيلين قيدين بيلين عم السريع عنا بيقولان شعات صدق برو سري سالة مثلا ها والله كام قراني وبيخ وشعات في دابي بيلين شو بيخوش أبيبلي إذا عود دواي أو قراني اشتي كمان دبي بازاري بروين دو قراني سي قراني لقى ما متواني ما تواني قال بروين من نبخ ده سعين سي راسو كايس بتاعي توشي خجوات عندك ادي بودلي اللي بندان ضلي هلهم لقوتني بكاهم اخي جاي وادي بقى اشتكم بودا ما كان بكلك هات ياك حيبيشينا باي اما وقت دتم قيدا بيني وعلى سوالنا اسناك بابا هل مو فتح ساتر
خۆشبی یارێک بشێنێ وەزێر بشێنێ Sina,
ئەرێ باشە کاگە ئەمیر سەلان مەسەلەن ئەگەر بۆ نمونە دەگوت بە سڵامەتی وەتمانی ماشەڵڵا دەڵێ شیرە دەڵاوە سەجا هەروە مەسەلەن زوو یەکسەر دەیهێنا وەنیا بەڵانی واش بوو سێ بوو سێ زەنانە فێ دەبوون ئەو زەدە بە شەق نابای نەیدەنا جارێکی لە شاعیر بووین کوڕێک کاکی کار حامێتم بەڵێ لێرە حەزرەیەکەچی دەکەم قوربانت زۆر چاک داوتی خەمی پارەشم قوربان نازناویشی هەبووە دیارە چاک ئەمەش چاکم بۆ دەخۆی وەختێکی کوڕا هاتسەر چۆپی کرد کسێک چۆ دەستی چۆ دەستی و ئەمنیش بۆی دەهات و دەچوم دەم هێنا و دەم برد لەکن خوا دوێ مکانە بیست بەندم بۆ بوو بێ ئەو کابرا هەر دەگوت کوێ نییە ئەوەی کە بەم نێگوت دروی کرد دەوت خەمی پارەت نەبێ خۆم نیش کاگەلی بۆ چی دەڵم برا ئەو هەموو ئارەقە و بەزم و ڕزم و خۆ نە لە من جوانترێم نە لە من پیاوەنیا دوایە وەڵا قوربان وەختێکی شایم ڕاکرد شایی نەسەری دیار بوون نەبن تێکا کامت بۆ ڕاتگرتمە تا کوڕە لەو شایی دەبێ نایڵم تی چۆن وایەتم نایدن کوڕە داکە چاک بابە چاک کوتم بە قورئان نایڵم وەڵا قورئان کردە دەرێ ئەو جا کوڕە خەڵکی دەنات بۆ خۆی دەهات لە پەنایە دەیوت کاگەتما دەگوت پێشەچی دەدەمێتم قەستەم بەخوای بێ ئەو شایی تێچی هەر بەعیش وایە وادە بەحەقی قورئان نەبێت بێتەوە شاعیر والله معناه والله معناه وەتمان بڵێ من دەستمە دەشا کاک حەمیدە وەفات ڕسوکە لە شایی هەر یەکشت ڕوو بدە گۆرانی پێش ماڵ بێنە هەرچی شتێک بێ بۆ گۆرانی پێشە جارێکی هەستیار بۆ هەستیار ئەوەی خەڵکی سلێمانی مۆسقای لێ بدە تی کاگەتماتی لە شایەک بووین لە بن داران بوو تی دارتۆکی زۆری دارتو لێ بوو تی خۆش تی هەرگەشتی نەوەتی شایی گەرم بوو تی ئەوتە گەرم و خۆش بوو شایی پارەی چاک دەهات تی وەختێکی منداڵێک دوسێ منداڵ چوونە سەر دارتوی تی وەڵا تیپەکەم ڕاگرت تی کاکە بۆ ڕاگرتەوە تی کاکەم دەڵانە بێن نەخوارێ تی بۆ تی خەستم بەخوای بەر بنۆشتێکیان لێبێ شایەکەی مەخەرا دەبێت یەک منداڵ لەسە دارێ بمێری لی نادەم قوربان هێنایانە خوارێ نەیەک منداڵ بەلای داراندا دا هەر واش بوو شەڕ بایە ئەگە شەڕ بایە هەر بۆ گۆرانی پێش بوو چکوێن ماڵ بێران ئێمە کەسبەکەمانە سەر ئەوەی هەر بە پریکەم نانەجە شایش بۆ بێتە شین ئەوە زۆری عەقڵ بوو زانی ئەوانەکە خەڵکی ناوتەخوای لەسەر جارێکی لە شایە بووم بە هەر لەسەر سەر چۆپی بوو بەش بە دەماچۆ بە کلاشکۆپ تەقیان هادی بەلایەکدا ئەویدی بەلایەکدا ئەمن بە تەنێ مامەوە جیازم دەیە کاکە جیازەکە باید 56 وەرەقەیە چەندی کوتیاوەرە و لا کوتم بەخوا برێ نایە جیبە جیبی گول لایتن هێ خەرا دەکرد بەگە بە قوربان منێ تەقێنی هاوی تێوە هەتی وێک سەر چۆپی کرد بوو گەنجێکی جوانیش بوو ئەوجەی دەبوو دەگە بۆ سەری هینەکەی دەچین بۆ ئیوێ بوو ئای ماشەڵڵا دەبچەشی پێ بوو کلاشکۆپ گەنجێکی جوانیش بوو عەزی لە کچەکی دەکرد هەمووش دی ئازاری باڵە بچێ ئەگە ئەو هات سەر چۆپی جوانیشی دەکرد زۆریشم خۆش زەنجکە عەبیدەوە ڕەسوول لەگەڵ مشاهیدە ئەمەش دیوەجارێکی بەردەلیگە دەکەی هەرچی بۆ جەرمەنەکە تەمسیلت دەکرد لە دۆڵ لە دۆڵ تەمسیل دەکرد ئەمەش بۆ گۆڕی بوو میکیاجی شرکی بووە ئەو دەباسینە وەختاچی ئەمەش سەرگەرمی مەکەکەی بووی مەکتەب بەر بوو منداڵ پیاڵا مامۆتمان و ڕەسووکەوان لێرەنە غاریاندا بە جادەیدا گوێ لێ بەڕازی دەکات سینگەی لێکی شوت فەش لە ماڵە ئەو کابرای بووی لە ماڵە ئەو کابرایم تەمسیلی هەر خەجاڵەت هەڵێن دەبەرو هەڵێن فایدی کاکە سوبای بووی هاتینە تەواری هاتینە تەواری جامارەکەی چۆخە لە ڕەنگەک و پاڵۆ لە ڕەنگەک و بە میکیاجی کابرای تەماشای هێنی پێ سەیر بوو باشەوە بریندارە ئەوانە وا بە سەیری هاتووە گوێ لێ هەر وەختا بوویە بەسەرخوا ڕەحمەکەتیشی لێ دەبامە شێشتێکی خۆی بۆ بژێڕێت بەسەری دەبێ بیژێڕێەوە ئەوە جارێکیان ماڵم لە سلێمانی و 2010 وازم خراپ بوو برادرش ناوی بەدرەدینە خزمی ڕزگار هەولێریە تێمشی ئەتو بێ ئیشی گوتم ئەرە وەڵا تی بۆ نایە لەگەڵم بە دەچم فەرشی دەفرۆشم
بەس ئەگەر چون بۆ ناو ماڵان لە هاوڕێکە بڵێ فەرشی تازە بە کۆنە بە تازە و ئەوەی بڵێ گفتم باشە وەڵا کاکە 4 ڕۆژان لەگەڵی بووم 120,000 دامێ ئاخی ڕۆژ هاتینەوە پارەی باشی پەیدا کرد ئێوارە بوو ئەوە کتمشی وەرە دەڕۆینەوە بە تەماوە خوارزقەچی داوە وەڵا کاکە بەناو گەڕەشی زەرگەتەی داهاتین ئەگەر بەناو گەڕەشی زەرگەتەی داهاتین هێوارە بوو بنمنەما بارانش دەباری گوێم لە کەسێک بوو دەگوت مشیرە قەڵاو مشیرە قەڵاو گفتم بادرێتن بۆ قورعانی نەفەرکە بەندەکە دەڵە مشیرە قەڵاو وەڵا گفتم بۆ قورعانیش حەزەکەم کەسێکە دەڵە مشیرە قەڵاو مشیرە قەڵاو وەڵا تەمتیلی کوژانەوە سارە کوژانەوە دای هاتینە دەرێت 5 سانێ 10 سانێکی پێچوو وەڵا هەرون دەبزانێ سارە کات بە قۆڵانیشی داکتی یاڵا مریشکی قەڵاو یاڵا مریشکی قەڵاو وزارة المشيرة والله واش تجي شعر عيني اما اش قد شي دقيقه ما بقاش تمثيلي اما بس بنو عشي جنبو جرابين ولا اما اش كده هناك جولي جزاك خير والله هاي داس خوش نكتشف او مسارات يخون الله يخون وإذا المشيرة قلوتي نمزاني اكتيات كابلة تماشا كذا مشي مشكة قلو مشكي قلو مشكي قلو انا قال داعسي ربي معك كيف بەڵێ زان و خۆشەویستان هاتینەوە خزم جارە خۆشەویستان لە بیرن نەچی ئەو بەرنامەیە بە سپۆنسەری پێشانگای میرانی خۆشەویست لە کفرە دۆڵی کاک سەفین ئاجیاوایی ئامادەیە لە بۆ فرۆشتنی هەموو کەلوپەلێکی نێو ماوەیە خزمینە هەل لە بەتانی هەل لە پشتی سەنیر دۆشک فەڕەش چت دەبێ هەیەتی گوێ لێ ئەمما بە سیعرێکی زۆر گونجاو و هەرزان خۆ بە خۆشحاڵ دەزانین جارێکی دیکە یەخوا بەخێرێنەوە سەرعەت و چاوی من کاک ئەمیر زۆر لە مێژە گۆرانیەک لە مێشکمدا ئەی بە هەڵدەسوڕێ بە خولخولەی کاتی خۆی بە منداڵیم زۆر گوێ لێ بووە والله دەلیسی ئەوی دەلی بازی دەستم دەرچوو لە دەستم باش ئێستاشان دەرچووە ڕۆیشتوە نا یاڵە گوێ لێ ئەوەم زۆر پێخۆشە پیاوی چاپندادەی
کادراقای تازە کردنەدا لە ئاخیری وەخۆکەوە ئەتو دەباتی لە باتی زوو هات پێش داهات بی بەخێرنەوە بی دەست و خۆش بێ بەڕاستی خۆش بەڕاستی خۆش ئەمەتوان پێ وایە ئەمە دەکەوینە کۆتایی بەنامەکە وڵی پێم ناخۆش هێناوەجە هەر بەهار ئاگام نەخۆش هەموو شتێک سەرەتا کۆتایی هەیە کووەت ئێستا سەرەتای نییە سەیدە تازە گوێنێ تەقەی خۆ بۆ کەرم داهاتوە جا کۆتایی پێ دێنم وەڵە جا تەسلیمی وانی کە با دوا بخوا مسن شتێک بلێن خاسەکەەوەکە دەبوون ئاجا وەڵە جا لە کۆتاییدا دەبێت بە گشتی بڕۆی بەخوای دەبێ بەش ئەدی دەبێت گشتی کەین بەڵام دوخۆڵی دەڵێن زۆر باشە ڕەحمەت لە دای و بابا وڵی پێم خۆشە کاک مشیرەسە باسی سپۆنسەرەکانی بکە ئەو بەعاتوسیاوە کاکە ئاوەک بەسەر حەد و کچاوانیست خزمینە جارێکی دیکە زۆر زۆر خۆشحاڵ بووین ئەگە لە خزمەت و دابووین هەتا ئێستا وەڵی خزمینە شەروێ پێرخۆش نییە بەجێ و بێڵین ئەمە مهام بە دەردی ڕسووکتی هەموو شتێک سەرەتا کۆتایی نەبوو ڕسوایە گوێ لێ سەرەتا کۆتاییە ئەمەش وردە وردا لە کۆتایی بەرنامەکەی نزیک دەبینەوە خزمینە لە بۆیە بە گۆرانیەکی کاک حەمید و کاک سەربازی خۆشەویست خزمینە و شەو بۆی نەگوتین بڕک پڕۆژی ناتەوە ئەمە هەوا وازیری نانی دەبێت شتە کار بلێ کۆتایی بە بەرنمەکەی دێنین دیارە ئەو بەرنامە جارێکی دیرپاتەی دەکەینەوە بە سپۆنسەری پێشانگای میران خاوەنی کاک سەفین حاجیاوایی لە کفرە دۆڵ ئومێد دەکەین سەری ساڵی تازە ببێتە دووبارە بێتە مای خۆشحاڵی بۆ هەموو لاشی هەمومان باواتی دڵی خۆمان بگەین و کوردستانیش بەدەری کاک ئەمێ دەڵێ نەدا دەست پێمەکە بە کوردستان دەستان دوادان نادەیە یاڕەبی خوا بە کوردیەکەی معاش و پارە و درا و پەیدا بێ وڵاتی ئاوادان دەبێتەوە دەزای جونە دەڵێ دەدوای هەموو ناخۆشی خۆشیەک دێ هەرواشە ئیشاڵڵا تەعامولمان بێ هەموو شتێک دەبێت ئافرین باوەتمان ئەوکە ژین دووبارەکەی لێت داتەوە کادراقای مەکەرم داتەوە سەرێنێ لێ ناداتەوە نەدوین ڕیکلامی لە بۆ دەکەین خۆ هێندە گەمەنیە و بەرنامە خزمینە جارێکی دیکە زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی یعنی لەو چاقانە یعنی وڵای شاگەشکە بووم گوێ بەخوای گەورە و دەسپێرین بەو گۆرانی کۆتایی پێدێنی کاکە فەرمووی ئەسپاردەی خوارد قد
جوانم پێ بڵێ چ دارە